ئەمجارە شەر لە یاری باسکە ئەمێنینەوە وەکو بینیمان کچانی خوار 18 ساڵ ئاسێکی باشن پیشاندا و لە شاری سلێمانی هێدی پەرە بەم یاریە ئەدرێ و لە ناو یەکێک لە کۆمەڵگە نیشتە جێبوونەکاندا ئەکادیمیەک یاخود فێرگەیەکی وەرزشی بۆ یاری باسکێتبۆڵ دروستکراوە و چەند ڕاهێنەرێکی گەنجی بەتوانە سەرپەرشتی ئەو فێرگەیەکەن. فێرگەی باسکەی بەرزایەکانی سلێمانی لەلایەن چەند ڕاهێنەرێکی کوڕوکچی باسکەوە ماوەی 2 مانگە کراوەتەوە و منداڵانی تەمەن 5 بۆ 16 ساڵ بەپێی ئاستا تەمەنیەکانیان وەردەگرن و مەشق دەکەن و هەفتانە 3 ڕۆژ بنەما سەرەکیەکانی باسکەیان فێر دەکرێت. هاوکات لایەنەکانی پەروەردەیی و ڕێزگرتن و پاراستنی ژینگە و خۆراک و تەندروستی بابەتی دیکەی گرنگی ناووانەکانی ئەم فێرگەیەن. دابان قاسم یەکێکە لە ڕاهێنەرەکانی ئەم فێرگەیە کە خۆشی ساڵانەکە لە خولەکانی باسکەی عێراق و کوردستان یاری دەکات. دابان دەڵێ بە ماوەیەکی کەم فێرخوازەکانمان بەباشی فێری بنەماکانی باسکە بوون و هیوای داهاتوێکی باشیان لێ چاوەڕوان دەکرێت. بەردەوام ئەم ڕاهێنەرانە سەرپەرشتی ئەم منداڵانەکەن کە لەم وەرزی هاوینەدا تا دوور نەکەونەوە لە وەرزشکردن و بەهۆی بوونی هۆڵێکی تایبەت بۆ فێرگەکەیان منداڵێکی زۆر لەلایەن دایکان و باوکانیانەوە دەهێنرێن و ئەمانیش بنەما سەرەکیەکانی باسکەیان فێر دەکەن. ئەگەر بەردەوام بن لەو مەشقانە لە ساڵانی ئایندەیە ئەکرێ بناغەیەکی باش یاخود تیمێکی باش بۆ باسکە لە پارێزگای سلێمانی دروست بکرێت.